یعنی پشتێنێکی ئاڵتون وا بکات کە کوڕێک لە کچێک جیابێتەوە یاخود کچەکە بتۆرێ و بچێتەوە ماڵی باوکی و خۆشببختی و هەموو شتێک لە دەست خۆی با لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون کە دایکی پێی بڵێ تازە یا تۆ یا حاشاد لە یەکەم یا ئەم پشتێنە ئاڵتونە بەجددی ئەمە زۆر بێتاقەتی کردم. یعنی دایکێک بەم شێوازە مامەڵە لەگەڵ کچەکەی خۆیان بکە پشتێنێکی بەلاوە گرنگتر بێت تا کچەکەی پشتێنێکی ئاڵتون یعنی بێمە چ دایکێ بێ کە ئامادە بێ ژیانی هاوسەری کچەکەی خۆی تێک بە لە پێناو پشتێنێکی ئاڵتونە و پێشی بڵێ ئەگەر بگەڕێتەوە لای مێردەکەت من حاشاد لێ یەکەم. بەڕاستی ئەمە زۆر جێی داخە جێی خەفەتێکی زۆر گەورەیە. جا من ئەمڕۆ ئەم میوانە ئازیزانش لەگەڵمان ئەمانەیە گفتوگویەکی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە. بەخێر بێن خاتونەکان، خۆشحاڵین کە ئێوەش ئەتانوێت کە لەگەڵ بابەتەکەیە گفتوگۆ بکەن. فەرموو خاتونگیان. سەلام مامۆستا، سوپاس بۆم دەرفەتە. وەگەزانین زێر کێشەیەکی گەورە لە نێو کۆمەڵگەی کوردیە کە ئەمەش هیچ پێوەری نییە بۆ ژیانێکی خۆش و بەختەوەری و هۆکاری سەرەکی ئەمەش بۆ خێزان و دەوروبەر ئەگەڕێتەوە کە لەم کەیسانەیە بینیمان. بەڕای من چارەسەری ئەمە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و تاکە کە ڕێزگرتن و گرنگی پێدان لە پێش هەموو شتێکەوەیە و زێڕیش تەنها دیاریەکە کە کوڕ بۆ کچیەکات و ئەم دیارێش بەبێ توانای کوڕەکەیە. دەستەکانە خۆش دەستە خۆش بە بێگومان. یعنی ئەوەی کە پێوەرەکان کە خەڵک پێوەرەکانی لێ تێک چووە لەم بابەتەیە ئەمەیە کێشە گەورەکە دروستەکە. یعنی واستەکە پێوەری خۆشببختی ئەبەستێتەوە بە زێڕەوە بە ئاڵتونەوە بە داواکاریەکانەوە واستەکە کە ئەمانی بۆ کرا ئیتر ئەمە خۆشببختە بێ. بەڵام بەڕاستی ئەمە لێ تێکچوونی پێوەرەکانە. ئایا زێڕی زۆر خۆشببختی دروستەکات؟ ئەوە بینیمان لە هەردوو کەیسەکەیە کە ئەسڵەن بۆنی زێڕی زۆر و داواکاریە زۆرەکان وای کرد کە خۆشببختی لە دەستبن. ئەگینا ئەگەوە نەبووە خۆشببختێکی باشیانە بوو، بەڵام ئەوە وای کرد کە خۆشببختی لە دەستبن. کەواتە ئەمە پامێکە بۆ هەموو دایکان و باوکان بۆ هەموو کچان کە زۆرجار داواکاری زۆری تۆ خۆشببختی کچەکەت لە دەسەیە، خۆشببختی خێزانێک لە دەسەیە، نەکەوەی کە تۆ ئەم شتانەی کە زۆر بۆ بکەی دەستت خۆش بکاتە. ئەسڵ لەم پرۆسەیە ڕێزگرتنە. تۆ بیر لەو بکەرەوە ئەم کوڕە چەندێ ڕێزی کچەکەت هەگرێ، نەک بیر لەوە بکەیتەوە چەندێ ئاڵتونی بۆ کردووە. دەست خۆش خاتونگیان، فەرموو. سڵاو مامۆستاگیان، سوپاس بۆم دەرفەتە. من پێم وایە ڕۆشنبیری پیا و دەورە بین، یعنی ئەمە پەیوەندی بە تەمەنەوە نەبوو. ئەو کەیسەی یەکەم کەوتی تەمەنی زۆر لە من گەورەترە و گرنگیم پێ نادا و چوونە دەرەوەی لەگەڵمانی ئیوا هەیە. یعنی ئەبینی تەمەنیشی لە کچەکە و زۆر نزیکە تەنە. من خۆم کەیسێکی ئاوام بینیوە کە 2 ساڵیان بینە بە هیچ شێوەیە نەچوونە دەرەوەی لەگەڵ یا هەبوو نەگرنگی پێدان ئەو شتانێکی کە هاوتەمەنیش بوون. بیانەکەی ئەوەیە کاڵە من لە خۆم گەورەترە. بەڵە کەواتە ئەمە بەبوونی ئەوە نییە کە هاوتەمەن هەر خۆی تەبعی پیاوەکە وایە. کەواتە پەیوەندی بە تەبعی ئەو کەسەوە هەیە. ئەو پیاوە گەنج بێ یا پیر بێ لەواچی هەر خۆی گرنگی پێدانی نەبێ، لەواچی خۆی چوونە دەرەوەی حەز لێ نەبێ. یعنی ئەوە جیاوازی تەمەنەکە دەور نابینێ. بەنسبەت ئاڵتونیشە و ئاڵتون هیچ گرنگێکی ئەو تۆی نییە. وابزانم لە بینی ئافرەت و پیاوەگەر یەکتریان بەدڵ بوو بە تاقا ئەڵلقەیەکی شوبکە یعنی ئەو ژیانێ هەر خۆشە بێ ئەگەر هەردووکیان گونجانیان هەبێکەواتە گونجاندن دەورە بینێ، نەک ئاڵتون نەتەمەنیش. ئیواهەیە لەگەڵ کەسێکی زۆر بە تەمەن ئازەواجی کردو زۆر بەختەوەریشە، ئیواهەیە لەگەڵ گەنجێک ئازەواجی کردو زۆر نابەختەوەرە. کەواتە گونجاندنی ئەو دوو کەسە دەورە بینێ، ڕۆشنبیری ئەو دوو کەسە دەورە بینێ، نەتەمەن بۆی هەیە نە ئاڵتونیش. من پێم وایە هیچیان دەورێکی ئەو تۆی نییە. بەنسبەت کەیسی دۆمیشەوە کە ئەو پشتێنیان کردبوو بە کێشە، من پێم وایە بێ هەر ئەمان لە سەرەتاوە هەڵە بوون کە دایکەکە ڕێئی گۆڕی لای ئاڵتونشێک ئەبووە هەر لەویا دەستیان هەڵگرتایە و وازیان لێ بێنایە. دوایە تۆ هەر لەو دقەیە بزانی کە ئەم دایکە قسەی خۆیە گۆڕێ، ئەم دایکە بەڵێنەکانی خۆیە گۆڕێ. ئەبووایە لەو کاتیا و ئاگادارکردنەوەی گوایە بواە بۆ ئەمان بەجددی یعنی بیان تا ئەمە لێرە ئەبێ بۆستێنرێت. بەڵێ یعنی ئەبێ ئێمە ئاگادار بین کوڕەکانیش و کچەکانیش بە بەڵێنی سەرەتا تێ نەکەون. هەم کچەکان بەعزێ بەڵێن ئەدەن هیچی نابەنە سەر و هەم پیاوەکانیش بە هەمان شێوە چەندین بەڵێن ئەدەن و هیچی نابەنە سەر. بەڵێنی سەرەتا هیچ گرنگ نییە، کەواتە نابێ بەوە تێبکەوێ، بێ بەپێی گوزەرانی خۆ بەپێی بارودۆخی خۆت بڕۆیتە پێشەوە. یعنی ئەگەر توانات هەیە زەواج بکەیت
چەنێ لە توانات هەیە هەر ئەوە مەصرفکە نەک قەرز بکەیت یان ئەگەر تواناشن نییە یعنی هیچیش بۆ ئافرەتە بکەیت و ئەوانیش داواکاریانێ هەر لە سەرتاوە بکشێرەوە مەچۆرە داوای ئافرەتەکە کە ئەزانی توانای زەواج نییە زەواج مەکە باشترە من پێم وایە هەل ئەوڵەوە زەواج نەکەی نەک دوایی ئەم جیابوونەوەی لێ بکەوێتەوە دواتر کۆمەڵی کێشە و ناڕەحەتی بە دوای خۆیان بێنێت و